ساڵانە لە بەشی پەیمانگەی بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکان کارنامەی دەرچوونی خوێندکاران سازەکرێت کە ماوەی مانگێک یان زیاتر پرۆڤە لە بەرهەمەکانیان ناکەن و سەرجەم ستافی بەرهەمهێنانی شانۆیەکان لە مامۆستاوە لە خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکان پێک دێت و دواتر دەست بە نمایش دەکەن و لە ناو نمایشەکەشدا جارێکی تر مامۆستایان و خوێندکارانی بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکان بەشدار دەبن. بۆ ئەمڕۆ بەس لە کارنامەی دەرچوانی یەکێک لە خوێندکارەکانەکەین کە ئەوانیش دوان لە ئەکتەرەکانی ناو یەکێک لە شانۆیەکانن کە کارنامەی دەرچوونی خوێندکارانی بەشی شانۆن کە ئەوانیش زۆر بەڕێزان ژواندارە کە ئەکتەر و هەروەها ئەژی ڕەحیمیش کە ئەکتەرن. بەخێر هاتن سەرچاومان بەخێر بێن. زۆر سپاس. ئێوە لە چ شانۆیەکە بەشدار بوون؟ سەرەتا پێشی پێم خۆشە خۆم ناسێنم. سەرەتا سڵاوتان لێبێ. من ئەژی ڕەحیمم خوێندکارم لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی بەشی هونەری شانۆ قۆناغی پێنجەمی نواندن و ئەم ساڵ کۆتا ساڵی خوێندنمە. نمایشەکەی ئێمە بە ناوی دوهەمین دەرۆزەکەرەکەی بابل بوو لە دەرهێنانی هاوڕێمان نور فەرەج و بە سوودوەرگرتن لە دەقی فریشتێک لە بابل دابەزێ لە نووسینی فرێدش دوورین مات. زۆر باشە. خانم ژوان خان، بەڵێ تۆش هەر ئەکتەر بووی لەو شانۆیە؟ بەڵێ بەیەکەوە کۆتا خۆشبختانە توانیمان کۆتا کاری پەیمانگامان بکەین بەیەکەوە. زۆر جێگی خۆشبختی بوو کە بەیەکەوە بن چکە بەرکەوتنمان نەبوو لە مەرحەلەیەکەوە تا ئەم ساڵمان بەس باش بۆ ئەم ساڵ توانیمان بەیەکەوە کارێکی شانۆی بکەین. من ژەکتەر بووم لە ئیشەکە. بەڵێ زۆر باشە. ئێستا مەسەر شانۆیەکە و وردەکاریەکانی، بەڵام ئێوە پێشتر یعنی لە قۆناغەکانی ترا توانیوتانەکە بەشداری کارنامەی دەرچوانی باڵێ قۆناغەکانی پێشتری خۆتان بکەن؟ بێگومان. چۆن؟ من لە مەرحەلە ینی لە قۆناغی دووەمەوە تا ئەم ساڵ هەموو ساڵێک بەشداریم کردووە. مەرحەلەیەکیش کردم بەڵام زۆر کەم بووە بەو حکمی کە تۆ تازەیت، ئەزمونونەکە تازەیە بۆ تۆ کەمتر دەرەکەویت. هەنە کارەکەی کۆمبارس و کۆمبارس بە زمانی خۆمان پێڵێن کۆمبارس. ئەو شتانەمان هەبوو بەس لە مەرحەلە دوو توانیم بە دەوری سەرەکی بەشداری بم تا ئەم ساڵ کە کۆتا ساڵمان بوو. زۆر باشە. کاکەی شەر بە هەمان شێوە عادەتەن قۆناغی یەکەم هاوکار وەک هاوکار داوەزین، بەڵام لە قۆناغی دووە ئیتر بە کارکتەری لاوەکی و عادەتەن لە قۆناغی 3 و 4 و 5 بە کارکتەری سەرەکی بەشدار بووم لە نمایشەکانە. زۆر باشە. هەموو خوێندکارێک لە بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکان هەر لە قۆناغی یەکەمەوە با بڵێن تەرکیزەکەی لەسەر ئەوەیە کە گەشتە قۆناغی پێنجەم چ ڕۆڵێک ئەبینێ لەگەڵ کام لە دەرهێنەرەکان کارەکات. ئێوە هیچ بیرۆکەیەکتان هەبوو یان هیچ بیرتان لەوە کردبووە، پێشبینیتان کردبوو کە لەگەڵ چ دەرهێنەرێک ئەتوانن کار بکەنیان ئەو هەمە ئاهەنگیە هەیە لە نێوانی خوێندکارەکانی کە لە بەشی نواندنن لەگەڵ خوێندکارانی دەرهێنان؟ ڕاستەکەی هەیە تا ڕادێکی کەم، بەڵام بۆ بەشی نواندن کەمترە چونکە ئێمە وەکو ئەکتەرێک بەشداریەکەین. بەڵێ ئەشتوانین ڕەمان هەبێت بڵین لێرانە ئەو ئیشاکەنێم ئیشە ناکەین چونکە لە کۆتایە کارنامەی دەرچوونی تۆیە، کۆتا شانازی تۆیەکە لەو شوێنە بەجێڵیت، بەڵام کەمتر لە دەسێمەیە چونکە ئێمە دەرهێنەرەکانمانەوانی کە لە بەشی دەرهێنان ئەوان هەڵەسن بە دیاریکردنی دەقە شانۆیەکان، تێکستی شانۆیەکان. ئێمەش بۆ پێی کە ئەو ساڵە چی دیاری کراوە خۆمان پێشەوە بێ بیخوێنینەوە بزانین چی هەیە چی نییە لەگەڵ کێ ئەگونجیت، ینی ئاوایە زیاتر شتەکە سوپرایزە لە مەرحەلە پێنجە یانی توانیت. کاک ئەژی ماوەی چەندێکتان هەیە بۆ پرۆڤەکردن و ئەو ماوەیە کەم نییە بۆ بەرهەمهێنانی کارێکی شانۆیی؟ عادەتەن چونکە ئێمە خوێندکارین مودەی پرۆڤەکردمان دیاریکراوە لە مانگێک بۆ 45 ڕۆژایە و هەر ڕۆژێک کاتی پرۆڤەکەمان 2 سەعاتە. مانگێک بۆ 45 مانگێک بیرم ماوە. هەر ڕۆژە و 2 سەعات پرۆڤەمانەیە، بەڵام لەگەڵ نزیک بوونەوەمان لە ئەڕز هەڵبەت مامۆساکان هاوکارمانەکەن زیاتری شەمێنینەوە. بەڵێ جام ساڵ تۆزێک قورستر بوو بۆمان ئەم مەسلەی بایکۆتوانەی تێک لە شانۆشا زۆر قورسەکە دابڕیت لە پرۆڤە دوای دیسانوەرەوە دەست پێ بکەرەوە لە سەرەتاوە تۆزێک ئەوە دوای خستینیانی لەکە دەستان کرد بووە پرۆڤەکردن بەڵاتر دابڕان و جارێکی تر دەستان کردەوە. بەڵێ تۆزێک دوای خستین ئەوە زۆر کەشەکەی بۆ سارکردینەوە بەزی تر لە کۆتاییەوە گرنگ بوو توانیمان کار. بەڵامی تر بە تایبەتی ڕۆژانی پێش نمایش ئەوە
بۆ ڕۆژانە هەژمارەکرێت کە تۆ ئیتر و زۆر سترێس دەبیت بەڵام کاتێکی خۆشیشە کێ ئامادەیە لە بینین یاخود ئەوانەی کە ئەتوانن بێن بۆ سەیری نمایشەکان هەڵبەت هەموو چین و توێژێک ئەتوانێت بێت بێ لە قوتابیان و مامۆسانی مەحەد هەچ کەسێک بێویان خزمی تۆ خۆ بێ خەڵکی دەرو ئاسایی ئەتوانن بێن بینەری نمایشەکە بن هەنی هاتن بۆ هەمووانە هاتن بۆ هەمووانە بەڵام هۆڵەکە هۆڵێکی ئەوەنە گەورە نییە بەڵام لەگەڵیشە بەشی ئەوە کات کە بینەرێکی باش بۆ شانۆیەکان زۆر جار نمایشی تریشی تا ئەنجامە درێن نمایشی دەرەوەیتیان نمایش کراوە ینی هەنێک ئیشی دەرەوەش تێکراوە هەر ئیشی خۆمانیانی با بڵین تەنها بۆ خوێندکارە یان شتێکن زۆر باشە وەکو لە ڕووی میک ئاپ و دزنیشانکردنی با بڵین درێسەکانی خۆتان ئەو جلوبەرگانی کە لە نمایشەکانە بەکاردێت ئەوش هەر لەسەر دەرهێنەرە یان ئێوە بە جیا خۆتان ئەتوانن ئیش لەوەیە بکەن عادەتەن دەرهێنەرە زیاتر دەستنیشانەکە بەڵام تۆ دەتوانین لەگەڵ دەرهێنەرەکە تا گفتوگۆ بکەی ڕای خۆ دەڵی لەتر لە کۆتای لە خاڵەکە ڕێکەون و کێکاری میکاپتان بۆ کات هەنێ جار خۆمانێکین هەنێ جار مامۆساکانمان لەوێ مامۆسای ئارایشتمانەیە مامۆسا بەرزانی لێ مامۆسا ئەڤینی لێ ئیتر هەنێ کات خۆمانێکین گەر شتەکە زۆر سادە بێ گەر زۆر ئەوش بێ نەتوانین ئەوان یارمەتیمانێن زۆر باشە چەند کارنامەی دەرچوون بوو ئەم ساڵ 5 کارنامەمان 5 کارنامەی دەرچوون بە پێی با بڵین وەرزەکان جیا ئەکرێتەوە یان هەر ئەو 5 کارنامەیە و لە ماوەی ئەو ساڵەیە هەر 5 کارنامەی 5 کارنامەی بڵێ هەر 5 دیاریکراو نییە هەست چەند تەلەبەمان هەبێ لە قۆناغی 5 دەرهێنان ئەوە نەکارنامەی دەرچوون ساڵ ئێوە 5 کارتان هەبوو کارمانە بوو لە دەرهێنان ئەی خوێندکارانی بەشی شانۆ چەند خوێندکار بوون نواندن وابزانم ئێمە خۆمان ئەگەینە 25 کەس 5 کەسی لە 5 دەرهێنانە 20 کەسیشمان لە نواندنی هەرەوەنێ زۆر باشە بابینە سەر ناوەڕۆکی شانۆیەکە باز لە چییە کات و بۆچی ئەم با بڵێن دەقەتان هەڵبژاردە بۆی کە کاری لەسەر بکەن هەرچەنەوە ئەبواە دەرهێنەرەکە خۆشانە بۆیە بۆ لێرە وەڵامی بەڵام دڵنیام کە بۆ ئێوەیشی کردوێتەوە بێگومانچی ئەو دەقی هەڵبژاردە بۆی کاری لەسەر بکات بێگومان زۆر گفتوگۆمان کردووە لەگەڵ دەرهێنەر چکە ئێمە قۆناغی پێنجەمی ینی زۆر ئەتوانین ڕەمان هەبێت لەسەر کارەکە خۆی دقەکەی ئێمە دقێکی نووسەر فریدیش دێرنماتە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بەڵام ئێمە هەستاوین دووبارە دامان ڕشتۆتەوە و دەقەکەمان گۆڕیوە بە شێوازێکی جیاواز نمایشمان کرد هەتا کارکتەری زیادە هاتوۆتەنەوە نمایشەکەەوە لە هەمووی گرنگتر ئێمە بە برێخت ئیشمان لەسەر کرد بە سیستەمی برێخت ئیشمان لەسەر کرد ئەمەش زۆر شتی گۆڕێ بووە زۆر شت بینە ناو دقەکەەوە پامی سەرکی نمایشەکە ئەوە بووکە ئێمە وەک مرۆڤ ناتوانین لە قەدەر و چارەنووسی خۆمان هەڵبین هەرچەند بمانەوێت لی هەڵبین لە کۆتاییە ئەمان یەتەوە بەردرگامان و ئەو قەدەری کە بۆمان دانراوە ئەوە ئەچێتە سەر پامی گشتی نمایشەکەمان بەم جۆرە بۆڵام بێگومان لەناو نمایشەکە پامی تریش هەبوو بەڵام ڕێڕەوەی دەرهێنەریش هەمیشە بۆچی زیاتر دقە بیانیەکان پێشتریش هەروە بووە هەمیشە دقە بیانیەکان زیاتر لەلایەن خوێندکارانی بەشی دەرهێنانەوە هەڵەبژێرا بۆی کە کاری لەسەر بکرێت ڕاستەکی ئەم ساڵ وا بوو هەمووی دقی بیانی بوو هەتا دوو لە شانۆنامەکانمان فیلم بوو فیلم بوون کردبوویان بە تێکست و ئینجا نمایشان کرد ئەم ساڵ ئەو شتە جیاوازەشمان هەبوو بەڵام ساڵانی پێشوو شانۆنامەی کوردیشمان هەبوو بۆ نمونە من خۆم لە مەرحەلە 3 بووم هەڵە نەبم بەڵێ لە شانۆنامەی زنەیە نوانجنم کرد کە نووسینی مامۆستا کاروان سۆفی بوو کە نووسەرێکی کوردە خۆشبەختانە ئەوانەشمان هەیە ئەم ساڵانەی دوای گرنگی دراوە بە تێکستی کوردی ئەگەر تێکستەکە باش بوو بێ بێگومان ئەمە ئیشمان لەسەر کردووە بەڵام وەک خۆش لەوانەیە هەستی بێ بکەی لە ڕووی تێکستەوە تۆزێک لاوازین ئێمە لە ڕووی تێکستی کوردیەوە تێکستەکانمان لاوازە هەیە هی باش هەیە ئەکیت هەیە بەڵام ناگاتە ئەوەی کە با بڵین جیاوازەکە چییە بۆ ئێوە چی ئەگۆڕێت ئەگەر لە با بڵین دقێکی بیانی نواندن بکەی و لە ناو دقێکا کە نووسەرەکەی کووردە هەڵبەتە ئەو قوتابخانە و ڕێبازانی کە ئێمە خوێنین لە پەیمانگە زیاتر لەگەڵ دقە جیهانەکانە ئەگونجێت دقە کوردەکان زیاتر لاوازن و دیاریکراون لەسەر چ ڕێبازێکیشی لەسەری بەڵام وەک گوتمان ئێمە دەستکاری ئیشەکەمان کرد و لەسەر ڕێبازی برێختیشمان لەسەر کرد بوو بەڵام عادەتەن دقە کوردەکان وانین ناتوانانی زۆر هەڵیان وەشێنیت و دەستکاریانگی
اینجا وەکو هەستکردن هەستێکی خۆشتر تایاتەیە ئەگەر دەقەکە کوردی بێت چونکە ئەوەیە کە لە کۆمەڵگەکی خۆتەوە هەڵقڵاوە تێکستەکە بەڵام بەگشتیش ئێمە ئەگەر دەقە بیانەکانیش بێنین ئێمە ئەیهێنین کورداندنی بۆکەین ینی شتێک زاراوەیەکمانێت چەمکێک پێڵین ئێراندن و ئێستاندن کورداندنی بۆکەین ینی ئەیهێنین وای لێکین کە لەگەڵ ئێستی کۆمەڵگەکی ئەمە بگونجێت لەگەڵ ئەم دۆخێکی ئێستئێمەتیان بگونجێت ئەو هیچ خوێندکارێکە بۆ کە خۆی دەقی خۆی بنووسێت و خوێندکاریش بووبێ لە هەمان کاتدا لەم 5 ساڵی کە من خوێندکار بووم شتیوانە بووە عادەتەن لەگەڵ تەخەڕوجا زیاترە و بەرهەمانەیەتە ئارا لە دوای پەیمانگەی هونەرە جوانەکان ئەگەر ئەزمون بکەن هەندێکیان پێیان باشە کە خۆیان تێکستەکان بنووسن دەستکاریکردن هەیە بەس بیرتان لەوە کردوتەوە کە لە دوای ئەم کارنامەی دەرچوونە و ئەم کارە و لە دوای دەرچوونتان لە پەیمانگەی هونەرە جوانەکان بەردەوام بن هەمومانەڵین بەردەوام بووین بێگومان ئەگەرە زیاتر ئەگەڕێتەوە بۆ دەرهێنانەی کە ئیشیشانەوەی بەرهەمێنن ئەگەر ئەوان دەست پێشخەر بن و ئاگیان لە ئێمە بێ پێمان بڵێن بۆ شیشانەوەی بێگومان بەردەوامە تۆ بڕیارەتیاوە من تۆ تۆزێک دڵیشمان کرد پێش بەرنامەکە بێکەوە ڕاستێکی زۆرنەوانی کە وەک تۆڵی وتیان بەردەوامە بین بەڵام وازیان هێنا بەس من و خۆم بڕواایەکمەیە کە دەیما ئێستا شتێکم بیر هاتەوە کە کاتی شانۆگەری کۆتە کاریشتە دەرەوەم کە کردم زۆر هیلاکە بووم بەینی تا ئێوارە لە خەریکی ئیش و خوێندن و ئەوانە سر ئەوانەی دەوری خۆم هاوڕێکانم با بڵێن ئەوانی کە لە دەروی وەسەتی هونەری بوون تۆزێک لە هینی ئەمە تێناگەن تۆ چیەکی کاکەواز بێنە هونەر چی بۆ تۆ کابڕۆ 2 دینار پێیاکە هەم قسانی کە هەیە بەس من هەر کاتێکە گوێم لەم قسانە بێ زیاتر لەسەر ڕوایەکی خۆم سوورە بمەویش ئەوەیە کە ژیانی ئێمە لەسەر ئەم زەوێ ینی لەم فترە زەمەنیەیە ژیانێکی کورتە بەڵامەوەی کامێنێتەوە مێژووی ئێمەیە کە لێرە بەجێڵین ئەو مێژوویە کە ئێمە بەجێ ئەهێڵین و بەڕاستیش مێژوو لە هەموو جیهانە سێریکە سێری با بڵین شارستانێتە زۆر کۆنەکان بکەین ئێمە چۆن ئەزانین چۆن بوون هەمووی ئەدەبیاتیانە ماوەتەوە نووسینەکانیانە ماوەتەوە ینی چی ئەوان لەبەروی بڕوایان بۆ کە ئەم شتامێنێتەوە ئەم شتە ئەوەیە ماوەتەوە بەڕاستی ئەوەیە کە ئەتوانین جێبێڵن بۆیە من هیوادارم زۆر هەمیشە هانی خۆمێ هەموو کاتکە و قسەم بەرگوێکەوەڵم ئەم فترەیە زەمەنیەوەی کەمێنێتەوە ئەو مێژوەیە کە من جێ هێڵم جا هیوادارم بتوانم شتێکی بچوو جێبێڵم هیوادار بەردەوام بن و جارێکی تر لێرە بتان بینینەوە لە دوای دەرچوونیشتان لە پەیمانگەی هونەرە جوانەکان قسە لەسەر کارە نوێیەکانتان بکەین لە دەرەوەی پەیمانگەی هونەرە جوانەکان سەرکەوتوو بن جارێکی تر بەخێر هاتن سپاس بۆ ئێوە کە لێرە میوان بوو.